مەبەست لەم کۆنفرانسا گەیاندنی پەیامی ئاشتیە و چارەسەرکردنی کە هەموو کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە. وەکو بەڕێستان ئاگدارن ئێمە زۆربەی کات ئەگەر دروستە بێ لە نێوان لایەنە سیاسەکان لە نێوان لایەنی کۆمەڵایەتی سیاسی لایەنی ئاینی و سیاسی ئەم ئەگەرانە یاخود ئەم کێشانە کە دروستە بێ پێویستە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت لەبەروی ئاشتی تەنها ڕێگەیە بۆ بەرقرارکردنی ژیانێکی ئاسوودە بۆ هاوڵاتیان. ئێمە مەبەست لەم کۆنفرانسەکە ساز کراوە لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە ئەشیکەین بە پایتەختی ئاشتی. من وەکو بەرپرسی بەشی ڕێکخراونەوەی دەوڵەتەکانی UN لە مەکتەب پەیوەندیەکانی دەرەوە استراتیژێکی تازەمان هەیە. استراتیژەکەمان بنیاتناوە لەسەر ئەوەی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو ڕێکخراونەوەی دەوڵەتەکانی جیهان هەبێ بە تایبەت لە بواری ئاشتیە. لەبەرەوەی ئەمە زۆر زەرورەتە بۆ ئەم کاتی ئێستای هەرێمی کوردستان. ئێمە ئەم ڕێکخراوانەی کە پەیامیان هەیە و ئەنەوێ کاری ئاشتیانە بکەن لە ناو هەرێمی کوردستان ئێمە بە هەموو شێوەیە پەیوەندیان لەگەڵاکەین و بە هەموو شێوە هاوکاریان نەبین. بۆیە ئەم پرۆسەی ئاشتەواییە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو جیهانە زەرورەتە. لەبەرەوە ئێمە ئەمانەوێت هەرێمی کوردستان بێتە پێگەیەک بۆ بڵاوبوونەوەی پەیامی ئاشتی بۆ هەموو جیهان نەک تەنها لە هەرێمی کوردستان.